سڵاوتان لێ ببینەرانی نهانیوز ئەمڕۆ لە شاری سلێمانی دیدارێک بەڕێوە دەچێت لە ژێر ناو نیشانی مودەریس و دەریەیەکی کراوە لە نێوانە ئاین و ئەدەبدا. هەڵبەتە دیدارەکە لە کاتژمێر دەوە دەست پێ دەکات تا کاتژمێر چواری ئێوارە دەخایەنێت. من بۆ قسەکردنی زیاتر دەمەوێت لەگەڵ شاخەوان سدیق بەڕێوەبەری دامەزراوەی کەریمی عەلیەکە و سەرپەرشتیاری ئەم دیدارە گفتوگۆ بکەم. ئەگەر کاک شاخەوان هەڵبەتە بەشێکی زۆر لە میوانەکان لە ئێستادا ئامادەبوونیان هەیە بۆی بەشداری ئەم دیدارە بکەن. وەک باسم کرد دیدارەکە لە کاتژمێر دەوە دەست پێ دەکات لە ژێر ناو نیشانی مودەریس و دەریەیەکی کراوە لە نێوان ئاین و ئەدەبدا. هەڵبەتە کاک شاخەوان سڵاوت لێوێ، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەگەر پێم بڵێ ئەمڕۆ ئەم دیدارە چی لە خۆ دەکرێت، ئەو بابەتانی گفتوگۆی لەسەر دەکرێت، چ بابەتێک؟ هەڵبەتە دیداری مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕس یەکێکە لە کارە نوێەکانی دامەزراوەی کەریمی عەلیەکە لە درێژەیە و کارانی کە ئێمە بڕیارە لەسەر منەوەر و ئەدیبان و شاعرانی خۆمان لە ڕابردووە بیکەین. ئێوەزان مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕس یەکێکە لە ناو درەوشاوەکان کە هەم لە بواری ئاینیا خزمەتێکی زۆری کردووە، بە سەدان فەقێ و مامۆستای ئاینی لە شێر دەستی ئەوە پەروەردە بوون و جگە لەوەش لە بواری ئەدەبیاتە خزمەتێکی زۆری کتێبخانەی ئێمەی کردووە لەو ڕوانگەیەوە کە خوێندنەوە و ساختکردنەوەی بۆ بەرەمی شاعرانی کلاسیکی ئێمە کردووە. لەبەرەوە ڕۆڵی مامۆستا ڕۆڵێکی ئێجگار گەورە و دیارە. ئێمە ئەمڕۆ لەم دیدارە ئامانجمانەکە ناوەکەی زیندووکەینەوە، شۆڕبینەوە بە ناو بەرهەمەکانیان لە ڕێگەی توێژینەوەکانەوە بۆ ئەوەی کە جارێکی کە سوود لەو هەموو معریفە و دانایی کە مامۆستا لە ژیانیان بەرهەمیێناوە سوودی لێوەرگرینەوە و جارێکە لە ڕێگەی توێژینەوەکانەوە بە هەمووان بڵێنەوە کە ئێمە بە درێژایی مێژوو بە ناوی ئاینەوە قڕکراوین، بەڵام ئەوە تا مامۆستا گەوری وەکو مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕسمانەیە، ئێمە گەلێکی موسڵمانین. جالەوە هەمیشە ئەدیبان و نووسەران ئێمە هەوڵێکی زۆریان داوە بۆی کە زمانەکەمان نەمرێ و زمانی کوردی بە زیینوی بمێنێتەوە کە ڕۆڵی مامۆستای مودەڕس لەم بوارەیە نابێت لە بەرچاو بگرین. هەوڵێکی زۆری داوە. ئێمە کۆی توێژینەوەکانمان چاپ کردووە. ئەمڕۆ کتێبەکە دابەشەکرێ لێرە و بەشێک شێخرێتە ناو کتێبخانەی کوردیەوە بۆی وەکو سەرچاوە سوودی لێوەرگیرێ بۆ نامی ماستەر و دکتۆرا لە زانکۆ پەیمانگەکانی ئێمە. ئەوانەی ئەمڕۆ لەم دیدارە بەشداریان کردووە کێن و چەند توێژینەوە لێرە ئەمڕۆ گفتوگوی لەبارەوە دەکرێت؟ لە ڕاستیە هەمووانێک ئەمڕۆ بەشدارن توێژەری بەناوبانگن لە هەرێمی کوردستان، خەڵکانی ئەکادمی و پسپۆڕن و نۆ توێژینەوە ئەمڕۆ لێرە پێشکەشەکرێت لەسەر کارەکانی مامۆستای مودەڕس. تەنها ئەمڕۆ بەردەوامی؟ بەڵێ بێگومان سەر لە بەیانی تا کاتژمێر چواری پاژنێوەڕۆ. زۆر سپاس چاوەکان، زۆر سپاس. گوێبیستی بوون وتەکانی بەڕێوەبەری دامەزراوەی کەریمی عەلیەکە هاوکات سەرپەرشتیاری ئەم دیدارەیە کە ئەمڕۆ لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت لە کاتژمێر دەوە دەست پێ دەکات تا کاتژمێر چوار دەخایەنێت. وەک خۆشی باسی کرد ئەمڕۆ نۆ توێژینەوە گفتوگوی لەبارەوە دەکرێت. ئەگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە دەبینن بەشێکی زۆری میوانەکان ئامادەبوونیان هەیە و لێرە وەک باسی شم کرد بەپێی وتەکانی بەڕێوەبەری دامەزراوەی کەریمی عەلیەکە بێت کە باسی لەوە کرد ئەمڕۆ نۆ توێژینەوە گفتوگوی لەبارەوە دەکرێت. ناونیشانی ئەم دیدارە بە ناونیشانی مودەریس و دەریەیەکی کراوە بەڕووی ئاین و ئەدەبدا کە بەشێکی زۆر لە توێژەران و بەشێکی زۆر لە ئەدیبان لێرە ئامادەبوونیان هەیە. لە ئێستاشدا میوانێکی زۆر لێرە ئامادەبوونی هەیە. سڵاوت لێبێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتم ئەگەر پێم بڵێ ئەم دیدارە تا چەند گرنگە؟ دیداری منەوەران دەم گرنگە، بەتی زاتێکی وەکو مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕس کە خەرمانێکی گەورەی خستووەتە سەر ئەدەب و ئاین و وێژەی کوردی. ئەمڕۆ نۆ توێژینەوە گفتوگۆی لەبارەوە دەکرێت. مامۆستا عەبدولکەریمی مودەڕس یەکێکە لەو نووسەرانەی لەو ئەدیبانەی کە زۆر توێژینەوەی لەبارەوە کراوە، بەڵام ئێستاش بیر و ڕا لەسەر ئەوەیە کە دەوترێت ئەو توێژینەوانە زۆر کەم و پێویستە زیاتری بۆ بکرێت. تۆ لەو بارەیەوە چی دەڵێی؟ پێویستە چی بکرێت بۆ ئەوی زیاتر بایەخی پێ بدرێت؟ من ئەڵێم نەک نۆ توێژینەوە، 90,000 توێژینەوە لەسەر عەلامە و زاتێکی گەورەی وەکو مامۆستا مودەڕس کەمە. بۆ چونکە مامۆستایەک کە بە عیلم و تەریقەت بە زانستی خۆی بە ئیرادە و ئیمکانێتی خۆی توانیوێتی کەوا خەرمان و گەنجینەیەکی 100 ساڵە بۆ ئەو میلەتە بەجێ بێڵێ. هەردوو شاکاری نالی و سالم دلیلی ئەو کارە مەزنانی مامۆستان. دەستکەوتی ئەو مامۆستایە دیارە، بەڵام بۆ تۆ چی فێر کردی؟
فێری کردم کە لەگەڵ ئەدەب لەگەڵ عیلم لەگەڵ ئاین بە زەمیر بم چونکە ئەمانە گەنجینێکی گەورەی ئەو میلەتەن. سواسانەکەم مەمنوتان. بەڵێ وەک لە سەرەتاشدا باسم کرد ئەمڕۆ ئەم دیدارە بەڕێوە دەچێت لە کاتژمێر دەوە دەستپێرەکات تا کاتژمێرنەوە لە ئێستادا بەشێکی زۆر لە میوانەکان ئامادەبوونیان هەیە و توێژینەوە پێشکەش دەکرێت لەم دیدارەی ئەمڕۆدا لە ژێر ناونیشانی مودەریس و دەریەیەکی کراوە لە نێوان ئاین و ئەدەبدا بەشێکی زۆر لە ئەدیبان و ڕووناکبیران لێرە ئامادەبوونیان هەیە ئەو توێژینەوە گفتوگۆی لەبارەوە دەکرێت هەڵبەتە وەک باسم کرد ساڵانە ئەم دیدارە بەڕێوە دەچێت بەڵام ئەمڕۆ لەم دیدارەدا توێژینەوە گفتوگۆی لەبارەوە دەکرێت وەک بەڕێوەبەری دامەزراوەی کەریمی عەلەکە ئاماژەی پێکرد کە ئەوان بەردەوام دەبن لە ئەم دیدارانە لە بەڕێوەچوونی ئەم دیدارە و بە ئامادەبوونی بەشێکی زۆری ئەدیبان و ڕووناکبیران بۆ گفتوگۆکردن لەبارەی نووسراوەکانی مامۆستا عەبدولکەریمی مودەریس و وەک لە سەرەتاشدا باسم کرد لە کاتژمێر دەوە دیدارەکە دەست پێ دەکات توێژینەوەکان پێشکەش دەکرێت گفتوگۆی لەبارەوە دەکرێت و تا کاتژمێر 4 ئێوارە بەردەوامی دەبێت.